لە شاری یۆرکتاونی سەر دەریا لە خواروی ڤێرجینیا خێزانە کوردەکان جەژنی نەتەوەی نەورۆز و جەژنی ڕەمەزانیان پێکەوە پیرۆز کرد. هەڵپەرچەی کوردی و پۆشینی جلوبەرجی کوردی سیمایەکی دیاری ئەم کۆبوونەوەیە بوو. ئێمە ئەمڕۆ وەکو کوردانی هامتن ڕۆز لە خواروی ڤێرجینیا وەک نەرێتی ساڵانەمان هەستاین بە جێرانی ئەمە هەنگە و کۆبوونەوە خێزانیە بە بۆنەی یادەکانی نەورۆز و بەهار هەروەها بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە. ئەم یادانە زۆر گرنگە کە ئێمە کۆبینەوە تێدا هەر لەبەرەوەی منداڵەکانمان بزانن ئێمە چنەتەوەیەکین چ جۆرە بیرڕایەکمان هەیە چ جۆرە یادکردنەوەکانمان هەیە. کورد لە هەموو پارچەیەک لێرە هەمڕۆکە ئامادەیە. ئەوە کیفێکی زۆر خۆشە. ئینشاڵڵا هەموو ساڵ هەر ئەوها ئەبێتن هەموو کۆبوونەوە بە خۆشی و هیوام ئەوەیە مناڵەکانمان ئێمە ببینن کە گەورە ئەبن سەیری ئەم ڤیدیۆیانە بکەنەوە سەیری کۆلتورمان بکەن کۆلتورەکەمان بزر نەبێتن. بەدەیان خێزان پێکەوە لەم کەنار دەریایە ناخواردنێکی بە کۆمەڵ و ئاهەنگگێڕان کۆبوونەوەیەک نەک بە تەنها بۆ یەکتر ناسین بەڵکو پیشاندانی کولتور و دابوونەریتی کوردی بە بیانیەکانیش. ئاهەنگگێڕانی ئێمە بەهۆی نەورۆزەوەیە کە پێیوەستە بە کوردەکانەوە لەگەڵ گروپێکی خەڵکی کرماشاندام خەڵکی کوردستانی ئێران ڕۆژێکی خۆشە جلوبەرگی کەلتوری و نەریتیمان لەبەر کردووە. کە خۆمان کە مناڵ بووین بەڕاستی کە ئەم نەورۆز کراوە و ئاگر کراوەتەوە و یادی نەورۆز کراوەتەوە بەشدار بووین و خۆشیمان لێبینیەوە کاتێک ئێمە بەم شێوێ بەشدارەکەینەوە خۆشیمان بۆ گەڕێتەوە. لە هەمان کادامە بەسمانە بەو مناڵانەی کە لێرە لەدایک بوون و وەکو ئێمە ئەو هەلیان بۆ نەڕخساوە کە لەوێ ببینن پیشانیان بین بە پێویستی شێزانن کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دابوونەریتی ڕۆشنبیریەوە کە هەست بەم بوونە نەتەوەیە بکەن. لە تاراوگا زۆر شت بۆ خێزانە کوردەکان گرنگن ڕەنگە لە نیشتیمان ئەم وردەکاریانە ئەوەندە بەلایەنەوە گرنگ نەبێت بەڵام لێرە هەموو پێکەوە بوونێک ماهیەتی خۆی هەیە جەژنەکەشان بێ ئاگرکردنەوە بوو بایەک ئاگرکردنەوەکەشی شێوان لەبەر سەلامەتی شوێنەکە ئاگرەکەشان نەکردەوە. ڕاستە لە ناحیەی کەلتوریەوە لە ناحیەی سەقافیەوە ئێمە بنچینەی خۆمان نەزانین ئەساسی خۆمان نەزانین بەڵام مناڵەکانمان نەوەکانی خۆمان زۆر گرنگە ئاشنای ئەم کۆبوونەوە نەبن لە هەندێک کاتە بەڕاستی یەکتر ئەناسن یارمەتی یەکتر دەن یارمەتی ئێمە دەن یارمەتی کۆمیونیتەکەی خۆیانە دەن بەڕاستی ئەم کۆبوونەوەە زۆر خۆشەوە ئێمە تەرجیع یەکەین کە ئەم شتە بەردەوام بێ بکرێت بە تایبەتی ئەمڕۆ کە بە بۆنەی نەورۆزەوە کۆبوونەوە بەداخەوە بڵین بەهۆی ڕەمەزان و تەخیرمان کرد بۆ ئەم ڕۆژە بەڵام ئێمە عادەتەن هەموو ساڵی نەورۆزا کۆبینەوە وەیەکێ لە بەهارێ گرنگەکانیش ئەوەیە کە مناڵەکانمان یەکتر بناسن بزانن کە ئەم کەڵچەرەشمان هەیە ئێمە کوردی دوو شانازی پێوەکەین بەڕاستی. ئەم کۆبوونەوانە بۆ خەڵکی کورد لە تاراوگە بەڕای من زۆر گرنگە چونکە ئێمە یەکەم کەلتوری خۆمانە پارێزین دوو هەمینیان ئاگاداری هەواڵ یەکترین دەنگ و باس یەکتر ئەزانین بەهۆی ئەم کۆبوونەوانەوە ئاشنای بینین یەکترە بین تێکەڵ یەکترە بین لەو مەسەلەن هەندێک خێزان هەیە من بە درێژایی تەمەنم لێرە نەمبینەوە بەڵام لە سەیرانێکی ئاوا لە کۆبوونەوەیکی ئاوا کە تۆ یەکترە بینی ئاشنابی ئەزانی گرفتێک کێشە شتێک چی هەیە لە ناوە ئەتوانی یارمەتی بەی. جۆش و خرۆش و ئاهەنگگێڕان تەنها بۆ گەورەکان نەبوو بەڵکو مناڵەکانیش بەلایەنەوە ڕۆژێکی جیاواز بوو لە چاو ڕۆژەکانی ڕابردوو. زۆر کەیف خۆشم لە ئەیرەمە خەڵک وەسا هەمی هاتین خەڵکی کورد هاتینە لەوێرە دیدانکردن و تشکردنە زۆر هەستێکی خۆشە. ئێوارەیەکی کوردانە لەم کۆمەڵگا کوردیە بەڕێوە چوو لەلایەک ڕۆژی جەژنی ڕەمەزانیان بەڕێکرد لەلایەکیش وەک زۆرێک لە کوردی تری شارەکانی ئەمریکا بەسەرکردنەوەی جەژنی نەورۆز لە وادەیەکی بەسەرچوودا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری یۆرک تاون خواروی ڤێرجینیا.